ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی وەکو لیژنەی لە ناوبردن و سوتاندنی دەرمانە هۆشبەرەکانە لە بە هاوکاری ئاسایشی سلێمانی و هەروەها بە هاوکاری ئاسایشی قەزا و ناحیەکان و بە بڕیاری دادگای تاوانی دووی سلێمانی کە مادەکەی دیاری کراوە بە مادەی 12914 لە نوێی حوتی 2017 لەسەر بڕیاری دادگای تاوانەکانی دووی سلێمانی هەستین بە بڕیاری ئەوان ئەم مادە هۆشبەرانە ئەسووتێنین کە ئەمە کاریگەریەکی لە هەرچی داعش و دەرمانی خراپ و شت زیاتر ئەمە کاریگەری هەیە لەسەر کۆمەڵگامان بەرەو نەمانمانە بە ئەم مادانە. بەرەوە هەستانی ئەمڕۆ بە سوتانەدی ئەم مادانە بڕێکی زۆرە. دوای ئەوە کە لە دادگای جینایەتی دوو قراری قەتعی وەرەگرێ ئێمە هەڵەسین بە سوتاندنی مادەی ئەمفتامین 106 کیلو 68 غرامە لەگەڵ حەشیش 1 کیلۆیە، تریاکیش 22 غرام و 49ە، هیروین 5 غرامە لەگەڵ کریستال کەمە زۆر مادێکی خەتەرە وەکو دکتۆرە باسی کرد 6.12 غرامە لەگەڵ 35 بۆ 40 پاکێت حەبی ترامادۆڵە کە سوتەدەین سزا دراون ئەو کەسانە سزا ئەنجە ئێمە هەڵەسین بە لە ناوبردنی.